بسم الله الرحمن الرحيم ولتكن منكم أمة. ئیمام حوسێن خوددا لێ ڕازی بێت هەمیشە و بەردەوام بە نەمری دەمێنێتەوە بەو پرۆژە چاکسازی و مرۆیی کە پەیڕەوی دەکرد تەنانەت لەگەڵ دوژمنەکانی و لە کاتی جەنگیشدا. ئیمام حوسێن خوددا لێ ڕازی بێت نیشانەی ڕزگاربوون و پێکەوە ژیانی ئاشتیانە و ئاشتەوایی بوو لەگەڵ خود. ئەو کۆکەرەوەی هەمووان بوو هەوڵەکانی تایبەت نەبوو بە تایەفەیەک یان نەتەوەیەک بەڵکو ئەو کەسایەتیشی هەڵکەوتوو بوو بۆ هەموو شۆڕژجارەکان. لە مرۆڤی مسڵمانیشدا ڕەمزی ئیماندار بوو وەکو پیاوێکیش ڕەمزی چاکسازی بوو. ئەمڕۆ عێراق لە قۆناغێکی گۆڕانکاری هەستیار و مەترسیداردایە و عێراقیەکان دوای ساڵانێک لە نەهامەتی چاویان لە یەکسانی و سەروەری یاسا و کۆتایی هێنانە بە گەندەڵی و بەرجەستەکردنی ژیانێکی شکۆمەندانەی ئازاد. هەروەک چۆن چاویان لە دامەزراندنی دەوڵەتێکی بەهێزی خاوەن سەروەری تەواو بێکەم و کوڕیە کە تێیدا دەستور و یاسا حاکم و سەروەر بێت. كان ولا زال وسيظل خالدا بمشروعه الإصلاحي وإنسانيته.